ئاماژ بێ چەندێک کرد کو ئەم دێ بەحس لەسەر ڕەوشە باکوور زانت ئەفریقیادا ڕەوشە باکوور چاوەکە وەک دیار کۆ ڕۆژ بۆ ڕژێ هێرشێت ماوە باکوور دەتێن ئەنجامدان و دیسانژی دوور پێچا چەندین باشاران تێکردن و قەدەغەیە هاتنەوە چۆنێ ناوەوان باشارandایە هەتا کو خەڵکی جانی خۆش دەستدات ناوە کۆلاندا نکارن بشن تەرمێوانە ڕاکن و بەشێرن ئەف ڕۆژ بۆ ڕۆژێژی ئەف ئاریشەیان ئەف هێرشە و ئەف شەرات ناوە باکووردا زێدەتر دبێت و ئەم ئەف ڕەوشە هەر ناوە باکووردا بەردەوام بۆ بێ چەندێکی من میوانداریە محەممەد مەریگە سووری ڕۆژنامەنویس و نویسەر کرێ گەلێک بخێر هاتن سپێدا باش بێت کاک محەممەد ئەگەر من سەر ڕەوشە باکوور باخم ڕۆژ بۆ ڕۆژێ ئەف ڕەوشە خراپتر بێت دیارەت ناوە راپۆرتت خۆشدا ئێنارتی ماماژە پێچەندێک کرێک و ئەف ڕەوشە ینی هێرش زیاتر بن ڕەوشەوە ڕۆژ بۆ ڕۆژە خراپتر بوو شروعێن هەوێتی ئەف ڕەوشە دێ هێشتان بەرەف خراپتر بشێت یان ئەم تکارم بژن وەکی ئاسۆین چارەسەریە یان چارەسەری یا ڕوونە چارەسەری بۆ ئێتە دیتەنەوەیتەکەن ئەو دۆخە ئێستای کە لە باکووری کوردستان ڕوەدا ئەوە درێژکراوی هەموو ئەو ڕووداوە سیاسیانەیە کە لە چەند ساڵی ڕابردوو هەموو ناوچەکەی گرتوتەوە بەڵێ بەگشتی بە تایبەتی سووریا کاریگەریەکی ڕاستەخۆی لەسەر بڵێن ئەو دۆخە سیاسی ئێستا تورکیا هەبوو و هەروەها بەڵام ئەوەی کە ئەم دۆخە سیاسەیە کە ئێستا لە باکووری کوردستان ڕواداتوە گوزارێتن جیاوازیەکی هەیە لەگە هەموو ڕووداوانەی لە ناوچەکانی تریان لە وڵاتەکانی تر جیاوازەکەی ئەوەیە لە وڵاتەکانی تر ملت داوای گۆڕینی دەسەڵاتیە کرد ملەتەکان هەمویان خاوەن دەوڵەتی خۆیانن بەڵام لە ناو باکووری کوردستان ملەتێک گەلێک کە چەوسێنرێتەوە داوای دوای 90 ساڵ چەوسانەوە کوشتن بڕین و هەوڵدان بۆ چارەسەرکردنی کێشەکانیان بە ڕێگای ئاشتی بەڵام دوجار کێشەکان دیسان ڕوبە ڕێگای تونند و تیژی گرتەوە بەر ینی بۆ هۆی ئەوەی کە گەلی کورد لە باکووری کوردستان دوای ئەو هەلبژارنەی دوو هەلبژارنەی کە مانگی حوزەیران و تشرینی دووەم کرا ئیتر ناچار بوون خۆسەرێتی ڕابگەین خۆسەرێتی یەک بوو لە بەرنامەکانی حیزبی هەدەپەش لە بانگشەیە بژاردنە یعنی ئێستا ئەوەی لە باکووری کوردستان ڕوەدا پەرچەکردداری دەوڵەتی تورکە بەرامبەر مافی گەلێکی گەورە گەلێکی 20 میلیۆنی کە خاک و یعنی ڕوبەرێکی هەیە کە ئەوێتن لەسەر ئەو خاکی خۆی بەسەر بەرزانە بژیت و مافەکانی پارێزراو بێ لەبەرەوە ئەم دۆخەی باکووری کوردستان ئێستا هیچ ئینسیاتیڤ یان مبادرەیەکی وان نییە کە بەرەو ئەوە بچێتن دووبارە بگەڕێنەوە سەر مێزی گفتوگۆ تەنها بە دوو ڕێگاکرێ یەکێکیان ئەوەیە کە هێزێکی گەورە ئەو دوو هێزەی کە بڵێن ئێستا معارەزەن هەدەپە و جەهەپە بەرنمەیەکی باشیان هەبێ بۆی بتوانن دووبارە لەگەڵ هەدەپە بەرنمەیەک دانین بگەڕێنەوە سەر مێزی گفتوگۆ بەڵام ئێستا ئەوانیش ئەو توانانیان لەبەرەوەی ئەردۆغان توانەوێتی دەست بەسەر هەموو گوچۆنگەکانی دەسەڵات لە تورکیا بگرێ یعنی هەتا گەیشتێتەوە ڕادەیە کە تەدەخل لە ئیشی داواکاری گشتیە کاتن بۆ ئەوەی هەندێک لە ئەو دەستێک کەڵاوێ لەگە داعش و ئەو بڵێن ئۆپراسیۆنانەی بۆ لە ناوبردننی جەماعەتی گولەنیەکانی گرتەبەر بۆی ئەمانە هەمویان پەردەپۆش بکە پەنا بۆ هینی قەزایش ئەبا لەبەرەوە زۆر ئەوە عفو خاڵێکی تریش ئەوەیە کە وڵاتانی ڕۆژئاوا ئەمریکا و یەکێتی ئەوروپا زۆر بەجددی بێنە سەر خەت و بتوانن زەختێکی زۆر گەورە لە تورکیا بکەن بگەڕێتەوە سەرمیسی گفتەوە گەرنەی ئێستا ئاشتی بەر لە هەڵبژاردننی دووەم هەڵبژاردننی یەکەم کانجامدرا هەست بە گۆڕانکارێکی استراتیژی لە تورکیا کرا بەشداری تورکیا لە شەڕی داعش دواتر ئاڵۆزیەکان لە باکوور سەری هەڵدا بڕیاردان بۆ شەڕکردن لەگەڵ پەکەکە جارێکی تر هەموو ئەمانە ینی چ شتێکی نوێ بوو کە حکوومەتی تورکی وە تایبەتی ئاک پارتی ئەنجامیدا تا دۆخەکە گەیاندا ئەم کاتە بۆچی ئەمەی کرد بەڵێ هەر لە سەرەتای دروستبوونی داعشەوە دوای ئەوەی کە کۆنسولیەکانشی لە مووسڵ و دوای 40 ڕۆژ دواتر زۆر بە ڕێزەوە ڕادەچکران ئیتر خەڵک جەماوەری ئێمە و زۆر لە وڵاتانی جیهانیش بە تایبەتی ڕۆژئاوا ئەوروپا گەیشتنەوە قەنەعەتە کە پەیوەندیەک هەیە لە نێوان داعش و تورکیا بەڵام دوای ئەوەی کە لە حوزەیرانی ساڵی ڕابردوو تورکیا هاتە ناو های پایمانەتەکە هەندێک هێرشی کرد بەڵام هێرشەکانی نەبوونە مای ئەوەی کە
جدی بن یعنی بڵێن ڕووی ڕاستەقینەی هاوپەیمان ینی ئەکتیڤی ئەو لایەنە پێشان بدەنە ناو هاوپەیماناتی نێودەوڵەتی دژی داعش لە کاتێکە تورکیا یعنی میحوەرێکی ئەساسی بوو یعنی هەتا ئێستاش ڕۆڵیشی ئەساسی ئەجێڕێ لەوەی کە تەمەنی داعش درێژ بکاتەوە چکە نەیتوانیوە داعش لەسەر سنوورەکان لە ناو تورکیا هەتا لە ناو تورکیا ئەم تەقینەوانەی کە ڕۆژ ئەداتن جێگای کاک محەممەد بوو فرسەت زان ینی بێ پرسیاری چونکە مەبەست تەمان مژار لەسەر ڕەوشە باکوورە بەس دلسەر تەقینە سوڵتان ئەحمەدی هەندێک باغڵ ئەو تەقینە هین تاکتیکی دبینن جبرك بجن داعش افتقينا انجلي وتمام دم بجن تركيا هاي الحريه داعش بله اول ما شاي بس ما بفتقينا وانا او تقينا وانا الى ما هي رابردوش لسوره لانقره لدياربكر ويان داوا هميان كرد كراوه تامات يعني يك هزي امني نكراوه تامات لبوليس لميت لحزب حتى حزب كان يكبا ذهبا مهابا ئەوانەی تر هیچی نەکراوەتە ئامانج هەمووی گربوونەوە بووە گربوونەوەکانیش هەمووی کوربوونی هێزی دیموکرات خوازەکانی تورکیا بوون ئەوەی سوورچک ئەوەی دیاربەکر ئەوەی ئەنقەرەش ئەمەی ئەم جارش کە ڕووی داوە ئەمانە ئەلمانیەکانی تێچووە ینی بەڵێ لە هەمان کاتیشا ینی لە ڕووی تەختی ئەعلامیەوە یعنی زۆر بربەس هاتوتە پێشەوە بۆ ئەوی تۆ ڕۆی ڕاستەقینەی ئەم ڕووداوانت بۆ دەرکەوێت لەبەرەوە ئەمانە هەمووی جێی گومانن بەوەی هەتا ئێستا تورکیا نەجددیە نە ئەوێ داعش لاواز بێ ئەگەر داعش لاواز بێ ئێوێ چەند لایەن و گروپی تر بەهێز بکەوەکو جەبهەی نەسرەیە جێشی ئیسلام ئەمانەیە کە ئێستا رووسیا خسوێتە لیستی تیرۆرەوە و ناوێتن لە هینەکانی جنێڤ بەشداری بکە لەبەرەوە ئەم دۆخە پەیوەندی بە کۆی ئەو ڕووداوە سیاسیانەیە کە لە ناوچەکە ڕوەدا بەڵام ئەوەی کە جێی ئاماژە پێکردنە ئەوەیە کە تا ئێستا لە ماوەی ئەو شەشمانگە هیچ سازی نێودەوڵەتی وەکو یەکێتی ئەوروپا وڵاتانی تر بە جدی نهاتونەتە سەر ئەوەی کە زەختێکی زۆر بکەن لە تورکیا بۆی ئەم قەتل و عامە ڕابگیرێت بۆچی نهاتنە سەر خەت ژبەر چونکە کوردن یان مەبەست چێش نهاتنە سەر خەت یان سیاسەتەوە دیگەل تورکیا تورکیا ئەندامی ناتۆیە و تنێژ بەرهەندێک چونکە ئەنداماناتۆش بێجگە لەوەش هەندێک بەرژەوەندی تر هەیە لە ناوچەکە ئەیان ئەوانیش لەگەڵ ئەوان ئەو بارودۆخە سیاسی ئێستا لە ناوچەکە هەیە بە غێر مباشر بۆ بەرژەوەندیان خوا بۆ بەرژەوەندیان خوا نەشێن بێنە دەنگ ئەگەرنە ئەوەی ئێستا لە باکووری کوردستان ڕۆدا چ فەرقی هەبوو لەگەڵ ئەوەی کە سەرەتا لە شارەکانی دەرعا و دواتر گەیشتە حەلەب و ئەمانە ڕۆدا خۆجاری یەکەمیش ئەو بڵێن سووریا خەڵک بە ڕێپەوان و ئەوانە داوای گۆڕینی دەسەڵاتیان کرد داوای مافەکانیان کرد داوای چاکسازیان کرد بەڵام دواتر بە گولە وەڵامیان درراوە و ناچار بوون کە هێزی چەکدار دروستکەن کە تورکیا ڕۆلی هەبوو لە ئێستا هەمان تشت لە باکووری کوردستان ڕووەدا ئەمانە ئێستا بەهۆی ئەو گوشار و ئەو قەتل عامی کە هێزەکانی میت و هێزی تایبەت و ئەمانەیەکەن یەکینەکانی پاراستنی سیڤیل دروست بووە کە ئەمانە هەمووی زۆربیان خەرکی شارەکانن بەڵام تورکیا ئەبێ ئەوە زۆر باش لە پێرچاو بگرێت ئەو بارودۆخە ئێستا لە سووریا ئەگەر بێت و درێژە بچێشێمەی کە لە باکووری کوردستانە ئەجوزرێتەوە ناو تورکیا و هەروەها کوردەکانیش بەڕاستی ئەزمونێکی زۆر باشیان لە شەڕیش گۆڵان بە کۆڵان ناو شارەکان پەیدا کرد و ئاسان نییە تورکیا لە ناویان بباویان کپیان بکاتەوە ئەمە درێژە چێشت فراوانە لێدوانی جیاوازمان ژێ لێ بوو حتا لەلایەن سیاسیەکانی تورک خۆیەوە مەسەلەن وتی ئەمانی کە ئێستا شەڕەکەن نەوەی ئەو کەسانن کە لە ساڵی نەوەتەکانە باوکیان کوژراوە یا شەهید بۆ باوکیان لەلایەن هێزەکانی تورکیاوە ئەم جۆرە لێدوانانە ڕای دۆمی ناوشەقامی تورکیا بابڕین لای سیاسی تورکیەکان یا تۆ چۆن نەبینی نامە بە بەشێکی لێدوانەکانە ئەو ماوەی ڕابردوش ئەو لێدوانانەی کە لەلایەن حکوومەتی تورکیا چ ئەردۆغان بێت چ داوەت تۆغڵۆ بەیان دام یعنی وەزیرەکانی ئەو حکوومەتە بێتن هەمویان تەسعیدی بوون یعنی هەمویان هەوڵێک بوون بۆ ئەوەی کە کێشەکان گەورە و فراوانتر بکرێت لە کاتێکە کۆمەڵێک خەڵکی ڕۆشنبیر خەڵکی بڵێن سیاست مەداریش بێلایەنن کۆبوونەتەوە بۆ ئەوەی بتوانن ڕێگەیە چارەیەک بدۆزنەوە دووبارە بڵێن لا هەردوو لایەن بگەڕێنەوە سەر مێزی گفتوگۆ و پرۆسی ئاشتی دەست پێ بکاتەوە نەئێستا نەماوە هیچ نەماوە ئەمە شەش مانگە
هینی سەرۆجەلان هین کراوە کە مەترسی سەر تەندروستی دروست بوو هەتا عیلەکەی ناتوان بگەڕێن بچنە لای و بۆی ئاگاداری ڕەوشەکەی بن. تورکیا لە کاتێک کە ئەم هەوڵانەی کە ئەدری خەرکی ڕۆشنبیر و خەرکی ئەکادمی و خەرکی سیاست بەدەر هەتا خەرکی تایە لە ئاستی نێودەوڵەتی ناسراوەک و چۆمسکی کە ماوەی ڕابردە ئەردۆغانیش داوای لێ کردو بێ لە نێزیکەوە لەگەڵی دانیشتی بەڵام ئامادە نەبووە لە جیاتی ئەمە ئستیغلال بکری بۆ ئەوی ئەو ڕەوشە فراوان نەکرێ بۆی وەزعەکە خراپتر نەبێ کەچی ئەمانە بە خەرکی نەفام نەزان نانشتیمان ئەمانە ناوەبا لەبەرەوە ئەم وتانە هەمووی بۆتە هۆی ئەوەی کە ئەم دۆخە زیاتر درێژە بچێشت و تند و تیژی زیاتری بێ. کاک محەممەد ئەف دۆخە ئەگەر ئەف گۆدنێنوان ناوێ دۆخەیە ڕەوشە درێژکەن و تەمان دەمیشدا چەپەر یەدانین بۆ و سوپای تورکیا بەرامبەر خەلکی و بێژن خەلکی سڤیلینەت دەمێکدا بۆ ئەفتە دیارکردن خەلکی سڤیلە ئەف ڕەوشە باشە ئەتنهادا چەپەردانە بن وان ئاخنا بێژن سوباهی ئەم زانت ناوە باکووردا نەڤرۆسیا هەیە نوزانم ئەو هەلکەتن دنیێت هەین گەرەک هەلکەفت و ساڵڤەگەرێت هەین توی وەختی ئەوەدە چاوائینە ئەنجام دەدەن چاوائینە کرد. بەڵێ ئەبوایە ئەو بڵێن دۆخەی ئێستا هەوڵ یعنی هەوڵ کۆرشەکانی ئەوانەی کە بڵێن ئەیانەوێت دووبارە پرۆسیاچی بوێژینەوە ببێتە یعنی بنچینەیەک بۆی لە مانگی سێ وەکو چۆن لە 2012 لە دیاربەکر ئۆجەلان هینێکی نامەیەکی نرد و هینی ئاشتەکەی خستە سەر ئەقارێکی وا کە بەردەوامی هەبێت 2 ساڵ بچێشی بەڵام لەگەڵەوەی کە ئەنجامەکەن بەڵام ئەمە بۆ هۆی ئەوەی کە یعنی نەوعێک لە خواستێکی ملی نیشتیمانی لە ناو تورکەکانیش دروست بێ خۆستا تورکەکان بەشێکی زۆری لەگەڵ شەڕنین لەبەرەوەی ئەو بارودۆخەی چەند ساڵی ڕابردووی ئاشتیان بینی کە چ بڵێن بارودۆخێک بوو لە ڕۆی ئەوەی کە توانیان جارێکی تر گویان لە تەقەنە بێ گویان لە کوشتن و بڕین نەبێ لە کوشتنی سەربازەکان نەبێ ئەمە هەو ئەبێت هۆی ئەوەی کە ئەوان دووبارە بگەڕێنەوە سەر مێز و گفتوگۆ یعنی هینێکی ملی دروست بێ بەڵام ئەمەی ئێستا کە ڕوو ئەدا ئەم هینانە ئەم کە پێی ئەلێن مواقفی تەسعیدی یعنی دایم ئێوێ کێشە فراوانتر بکە دایم هەوڵ یعنی لە هەلوێستەکانی توندا بەرامبەر رووسیا بەرامبەر سووریا بەرامبەر داعش بەرامبەر هەمویان تێکەڵەکە بەرامبەر کورد بە تایبەتی ئەمەی کە ئەردۆغانەی کە ئەمە مەوقفی تەسعیدی پێڵە کە مەبەستی ئەوەیە هەموو دۆخەکان خۆی سیاسەتێکیە ئێوێ ئەو سیاسەتەی خۆی جێبەجێکە بەسەر هەموو پارت و لایەنە سیاسەکان بۆ ئەوی دەستورێک دابڕێژن کە سەرۆکایەتی دەسەڵاتی سەرۆکایەتی تێدا بچەسپێنرێ بەڵام لە داهاتوو لە ماوەی داهاتوو کە پەکەکە ئێستا لە قۆناغی مدبوونی پێیانێن دایم ئەو قۆناغەمان بینیوە لە نەوەتەکانی شەکە تانسۆچلەر مەسعودیان ماسوودێتی لەم بەهارە ئێمە ئەوانە سەرکوتەکەین ئێستا ئەمە ئەردۆغانیش دووبارەیە کاتەوە بەڵام من لەو هاتم لە چەند دوو مانجی ڕابرد داهاتوو هینی زۆر چالاکی زۆر گەورە ئەنجامەدرێت لەوانەیە چەندین شاری تر بگرێتەوە لە هەمان کاتە ڕوبەری باکووری کوردستان ڕوبەرێکی فراوانە توانم بڵێم ناتوانم بەڵێم نیوەی تورکیایە بەڵام لە نێزیکی نیوە بێتەوە کە ئەمە هەموو بگرێتەوە زۆر زەحمەتە بتوانێت کۆنتترۆلی بکەوە کاریگەریشی لەسەر باشووری کوردستانە لە هەردوو کڕوویەوە ئەگەر هەمی گردێتە بەگوڵاستن بۆ ناو ئەنقەرە و ئیستانبول ئەو شڕۆڤێت هەیە ئەسوی قەناعەتێنی مە یعنی پەکەکە یان بێژین هەدەپە ئەو کار و چاڵات خێت خۆ بەتە ناو بە شارێت تورکی یعنی پفڕەنگەی لەوانەیە ڕێپێوان هەبن کۆبوونەوە هەبن ئەف تشتە هەبن ئەڤژی ئێستا ڕێگری لێ تێتەکردن چکە زۆر ئەندامیوان هەتا ئێستا ڕۆژ ئۆپراسیۆن تێنە دەست پێکردن چەندین ئەندامێت ئەوانیان حکوومەت و دیسانس سەرۆکوماری تورکیاش ترس شوێ چەندی هەیە و ئەوە بێتە بەگوهاستن بۆ ناو ئیستانبول و ئەنقەرەدا ترسا هەندێک و ڤانگۆتنێن وسا بەرامبەر کوردات بێژن بەڵێ ترس لەوە هەیە کورد من قەت لەگەڵ ئەوانیمە کورد بە هیچ شێوەیەک هەولی دەست پێشخەری بدا لە ناو شارە تورکیەکان ئاژاوە دروستکە چکە بێت تۆی ئەوەی کە بڵێن کێوی دەسەڵاتی ئەردۆغان لە بالەتونڕەوەکەی کە ڕەگەز پەرستەکان ئەمانە زۆرتر پشتگیری بکەن و بچنە پاڵی وەکەوەی کە لە هەڵبژارنی دووەمین چەندین کورسی مەهاپە بۆ ئەو ڕۆیش لەبەرەوە زۆر خراپە کورد ئەو هەڵەیە بکە
بەڵام بەڕێپێوان بیکە بەمانە بیکاتچکە کوردێکی زۆر لە ئەستانبول لە ئەزمیر لە شارەکانی تر هەیە کە بەس لە ئەستانبول 4 میلیۆن کورد هەیە ئەمانە کاریگەری خوان هەبێ بەڵام ئەتوان لە ڕێی کەنالی ترەوە هەوڵ بدەن نەک بە ڕێگای توندوتیژی بەڵام ئەمڕ دۆخەی کە لە باکووری کوردستان هەیە ئەبێتە هۆی ئەوەی کە گروپی تونڕەوی تورکی یان ئەوانی تر استیفادەی لێ بکەن و بەناوی پەکە و کورد زۆر چالاکی ئەنجام بدەن کە ئەمەش کاریگەری لەوانەیە ناڕاستەخۆ لەسەر بارودۆخی باکووری کوردستان هەبێت. کاک محەممەد ئەوەی کە ئێستا ڕۆیات لە ڕابردوو ئەگەر بیانوەکە بێ لە مانیلان حکوومەتی تورکیا بۆ لەدانی پەکەکە ینی پەکەکە هێزێکی سەرباز بوو ئێستا ئەمەی کە ڕۆیات شەڕە لەگەڵ خاوڵاتی و ینی هاوڵاتی پێچەکی وڵاتەکەی خۆت و ناچارکردنێتی بۆ ئەوش ڕەتفعەلیە بێ ینی هەمان ئەو وێنەیە کە کاتی خۆی حکوومەتی سەدام حوسێن لەناو هەرێمی کوردستان ئەنجامیدا کە ڕاپەڕینی جەماوەری لە دروست ئەمە چی لێکەوێتەوە لە کاتێکا دوو مانگی تر ینی جەژنی نەورۆز لە باکوور بە نەبێتە جەژنی فراوانبوونی چالاکیەکانی کورد زیاتر ڕاگەیاندنی خۆسەری لە ناوچەکانی تریش ئێستا ئەو خۆسەریە کە لە هەندێک شوێن ڕاگەیەنراوە کە 20 شوێن زیاترە دوو شوێنی زۆر گرنگی تیا کاکتیا یەکێکیان جەزیرەیەکیان ئامەدە ئامەد مەڵبەندێکی بڵێن گەورەیە لە باکوردستان بۆتە سنبولی پایتەختی باکووری کوردستان یان هەموو کوردستان لەبەرەوە ئەگەر ئەم وەزعەت دووبارە بێتەوە شارەکانی تر و پەکەکەش ئەوە دەستەمە دانانی شێ بەرامبەری پەکە هێزێکی جەماوەری زۆری هەیە ڕێکخراوە گەریلای هەیە ئێستا لە هەموو ناوچەکانی باکووری کوردستان لە دەوروبەری ئامەد لە دەرسیم لە هەموو شوێنەکان گەریلا هەیە بەڵام ئێستاش پەکەکە من لەو قەنەعەتەمە سەتەدەی هێزەکەی و ڕاست یعنی بە تەواوی بەکار نەهێناوە یعنی ئەگە هێزەکەی بەکاربێنێ توانێت زەربەی زۆر تون لە تورکیا پەکەکە جۆرێک لە بێدەنگی هەیە لە بێدەنجی من وا لێکێ دەمەوە ئەو بێدەنجە پەیوەندی بەوە هەبێتە نەیەوێتن بارودۆخەکەلەوە خراپتر بێت و ئەوەنەی تر یەکێتی ئەوروپا ئێستا یەکێتی ئەوروپا لە جیاتی داوا لە تورکیا بکە یان لە هەردووکیان بکە ئەلێتە پەکەی تۆ شەڕەکەرا بگرە و بگەڕێەوە پرۆسەی ئاشتی دەست پێ بکاتەوە کامە ئەمە خاڵێکی زۆر خەتەرە ینی لەبەرەوە پەکە ئەبێ زۆر بە وشیاری زۆر بە هەستیاری مامەلە لەگە بارودۆخۆکە بکات و هەوڵش بدەن ئەو لۆبەی کوردی لە ئەوروپا هەیە بیوروژێن بۆی گوشارێکی وا دروست بکەن لەسەر یەکێتی ئەوروپا بۆی کورتی ئەگەر من سەر ڕاگەهاندنیش باڵ میدیایان کوردان تورکیا چاوا کاردکن هەڵوستی تورکیا بەرامبەر میدیای چاوا دیسان میدیایان کوردی باشوور چاواکار سەر ڕەوشە باکوورد بگشتی طبعا میدیا ڕۆلێکی ئەساسی هەیە ڕۆلێکی بنەڕەتی هەیە لە هەموو بارودۆخەکان ئەوەی ئەو ڕۆڵەی ئێستا میدیای باشوور ئەی بینێتن بەشێکیان ناڵین هەموو یعنی ڕۆلێکی نێگەتیفە لەبەر ئەوەی کە هەندێک جار غێر مباشر لەوانەیە هەندێک جار بە بەرنامەش بێتن هەندێک هەواڵ هەیە هەندێک ڕووداو هەیە بە شێوەیەک ئەگوێزرێتەوە و تەختیەکرێتن وەکو ئەوەیە کە ئەمە لایەنێک لی بەرپرس بێتن کە ئەمەش کاریگەری لەسەر تانکی کوردی هەیە ئەوەی گرینگە ئەوەیە میدیا ئەبێ بە هەر شێوەیەک بێتن کە خەرچی مەدەنی لەسەر جادەکان شەهید دەکرێ مناڵ ئافرەت ینی بەبێ ئەوەی کە هیچ سەکێکی پێبی بە هیچ شێوەیەک لە گربوونەیەکە بەشدار بێتن شەهید دەکرێتن تۆ وەکو کەسێکی پێشان دەی کە ئەمە کەسێکی چەکدارە کەسێکە ڕوبەڕووی دەوڵەتە بێتەوە ئەمە خاڵێکی زۆر زۆر خەتەرە بێت تۆ لە هەمبەری میدیا کوردی باکوور بەس کورتی گشتی میدیای کوردی لە باکوور دوایی ئەو بارودۆخیاتە پێشەوە زۆربیان داخراون و پاشەکشتیان کردووە لەگەڵەوەی ڕۆژنامە و هەندێک رادیۆ ئەمانە هەیە بەڵام بە چاوی خۆمان ڕۆژانە ئەبینین کە ڕۆژنامەنووسان چالاکوانی مەدەنی دەست بەسەرەکرێن و ڕاپێکی زیندانەکەن کامەش دۆخێکی مەترسیداری وادارین کۆتایی محەممەد مێرگە سووری نووسەر ڕۆژنامەنووس سوپاس بۆ تۆ کامەوە لەگەڵمان بووی.